مۆدێلەکە لە بەزمی خۆیان ناکەوت ڕۆژێک لە دیسکۆ باڕن ڕۆژی دواتریش سەر بە لچک و نیقابن هەموو جۆرە ئاکتێک دەکەن بۆ ئەوەی ناویان بهێنرێ لە لای خەڵک بۆ ئەوەی پێیجەکانیان بینەری زیاتر بێتن و ڕێکلامی چەوتریان بۆ بێ بەڵام ئەو فێڵانە تەمەنیان کورتە ئاشکرا دەبێ دەستیان مۆدێلەکان بۆچی یەک لە دوای یەک ئەکاونتەکانی خۆیان دادەقەن و پەشیمانن لەو کارانی ڕابردوویان کە کردویانە ئایا کەسێکێ و تەدیدیان دەکا و بە زۆری پێیان دادەقا یان بە خۆشی خۆیان دای دەخەن تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانیەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەیری ڤیدۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بینەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی وەروەها دەتوانین لەرگای سناپچاتەکەشەوە ڕاستەخۆ پەیوەندیمان پێوە بکەیت. یەکەمین خاتومان سانای مامی یوسف ئەو خاتونەی هەموو کاتێک لە سۆشیال میدیا هەر شتێک دەکات دەنگدانەوەیکی ئەگزار زۆری دەبی لەو دوایانەدا لە ماوەی 2 ڕۆژدا وێنەی لای ڕاست و لای چەپ کەوت و وێنەی لە 2 ڕۆژی جیاواز گرتووە و بەڵام نێوانەکانیان تەنها 24 کاتژمێری لە نێواندا هەیە و لە وێنەیەکیاندا فول سفور دەرکەوتەوە لە وێنەکەی تریشدا وەکو کچێکی باڵا پۆش دەرکەوتووە هەموو کاتێک ڕقنیان لێ دەژێ دەربارەی ئەوەی ئەو خاتونانە ڕیکلام بۆ جوبە و لە چک دەکەن و لای دوایانەشدا باسی لەوەی کرد وێنەی وەکو کۆن بڵاو ناکەمەوە بەڵام بەوج لە پەمبەیە وێنەکانی لە هی کۆن زۆر نیمچەڕووترە گەر جوان سەیری وێنەکە بکەی زۆر شت بەدی دەکەی واروەها ئەو خاتونە باز لەوە دەکاتن کە من هیچ کاتێک وەکو پێشتر وێنە بڵاو ناکەمەوە بەڵام هەفتەیەکی پێچوو زیاتریش نابەڵکو بگرێ کەمتریش وێنەی زۆر سەکسیتری بڵاو کردوتەوە ئەو خاتونە سەرەتادا بە خاتونە قەڵەوەکە ناسرابوو هەموو خەڵک دەیانوت لە شولارێکی زۆر قەڵەوە خۆی لاواز کردوتەوە ڕقنی زۆری لێ دەگیرە بەڵام ئەوەی سەیرە ئەمڕۆکە قسەیەک دەکاو بۆ بەیانی شێواز و ڕەفتارێکی تر بەکاردەهێنێ واروەها خەڵکێکی زۆر فانی ئەو خاتونەنەوە خۆشیان دەوێتن بەڵام خەڵکانێکدا هەنا زۆربەی کار ڕقنەی لێ دەگرن بەڵام هەموو خەڵک چاوەڕێ ئەوەی دەکرێت کە مۆدل ڕێژ نەهێمن چەند وێنە و ڤیددیۆکی ئەو خاتونەی بڵاو کردەوە بەڵام ئەوژوتی بەم نزیکانە منیش چەندین شتی و ئەو بڵاو دەکەمەوە بەڵام لە جاتی ئەوەی شتەکانی بڵاو کاتەوە لاوانەیە شتێکی باشی کرد بێ و کە ئەو بە هەما هەڵەیوی کرد بێتەوە و بەڵام لە نوێترین ڤیددیۆکان بازەوە دەکا من ناگەڕێمەوە سەرە وستایلە بەڵام زۆری نەخایەن گەڕاوە واروەها خاتونی داهاتومان زینە ئاراس واروە ئەویش دەڵێتن واس لە جلوبەرجی سفۆر دەیان و منیش دەبمە هیجاب و چەند ڤیددیۆکی خۆی بڵاو کردەوە کە گوایە نوێژ دەکاتن و لە چک لە سەری دەکاوە و لەوانەیە بگاتە ئەو ڕادەیەش بتوانێ جلوبەرگەکانی بگۆڕی بیکات بە هیجاب بەڵام لە ئێستادا تەنها نوێژ دەکاتن خەڵکێکی زۆر ڕقنایە لێگرت وتیان دینداری و نوێژکردن تەنها ئەوەیە شتێکی شخصیە پێویست ناکە بە خەڵک پیشاندەی من نوێژ دەکەم و من کەسێکی باشم و کەسێکی ئاوامە ئەوانیمە و دەنگوێکی زۆریش هەبوو لەو باندە لەش فرۆشەی لاولێ دەستگەی کران ئەو خاتونەشی تێدا بێ باڵام هەرزوو ڕەتی کردەوە و چەند وێنە و ڤیددیۆکی خۆی بڵاو کردەوە وتی من لە تورکیام و ئاگاشم لەو بابەتەیە نییە و ئەو قسانە دوورە لە ڕاستی و تەنها ئەونا چەندین خاتونی تریش هاتنا سەرخەت و وتیان ئێمە لەو باندەدا نەبووینە و زۆر خەڵک پێیان سیر بوو وتیان بۆچی ئێوە ڕاستەخۆ ڤیددیۆتان کردو لە بۆ خەڵکتان سەلمان کە ئێوە نەبوونە لەو باندەیە وەروەها ئەوەش دەنگدانەوەیکی ئەگزار زۆری بەدوای خۆیدایان وەکەوتو بوونە مەوقە فەقیرانە لەبەرەوەی خەڵک باسی لەوە دەکرد ئەو خاتونانەش لەو باندەینە و جیرانە ئێستا دەستگیر کرانە بەڵام لەلایەکی تریش کە ڕوونکردنەوەیاندا ئەم جارە بە شێوازێکی تر باسییان کرد وە خەڵکێکی زۆر سێرە زین ئاراز دەکاتەوە بە خاتونە جی کلاسەکە ناسراوە لە ئێستادا جی کلاسەکەی نەماوە و بەڵکو سیارەیەکی نزمتری لە دەستا خۆی باز لەوە کرد کە دایکم پێی وتومە بیفرۆشە لە بەرەوەی چاوزارمان زۆر لەسەرا وە خاتونی داهاتوو سۆڤین هەر لە سەرەتای دەرکەوتنی بەڕەخ نەکەوت و هەموو خەڵکێک ناوت
تۆ ئەکر دەکەیت بۆ بەناوبانگبوونی پێیجەکان بۆ ڕکلامی باشترت بەدەستکەوێ لەگەڵ هاوسەرەکەی هەموو ڕۆژێک یددیۆیان بڵاو دەکردو کە گوایە لێک جیابوونەوە و دواتریش لەگەڵ یەکتری ئاش دەبوونەوە و تاوەکو ئێستاش خەڵک سیقیان پێناکە کە ئەو دوو هاوسەرە لێک جودا بووینەوە بەڵام تاوەکو ئێستا هەموو شتێک ڕوونە ئەو دوو هاوسەرە بۆ واقعی لە یەکتری جیابووینەوە بەڵام کەس نازانێ بۆ بەیانی لەگەڵ یەکتری ئاش دەمنەوە یاخودنا ئەمە کۆتایی ڕێگاکەیان بوو وەروەها دەتوانین بڵێن ئەوان لە سەرەتای دەرکەوتنی سۆشیال میدیا ئەو فێڵەیان بەرامبەر بینەرەکانیان بەکارهێنا بۆ ئەوەی ناوبانجی زیاتریان هەبێتن و خەڵک فۆکسیان بکەوتە سەری و وەروها بۆ ئەوەی زیاتر بەناوبانگ بن ئەو ڕێگایان بەکارهێنا بەڵام لە ئێستادا خەڵکێکی زۆر ئەم شێوازە بەکاردێن و ئەو شێوازە سیناریۆ سەقەتە بە خەڵک دەڵێن ئێمە لێک جودا بووینەوە بەڵکو بگرێ ئێستا لە ستافەکانی کوردیش ئەو ڕۆکەدای بین لەگەڵ یەکترینەوە بۆ بەیانی ڤیددیۆ بڵاو دەکەنەوە ئێمە لە یەکتری حاجز بووینە لەبەر چەند هۆکارێک بەڵام پاش دوو ڕۆژی تر لەگەڵ یەکتری ئاش دەبنەوە ئەوەش هەموو هۆکارێک بۆ ئەو دەگەڕێتەوە کە ئەو خەڵکە بەستە زمانە وەکو بزنسێک بەکاردێنن بۆ مەرامەکانی خۆیان و بۆی ئەکتیڤیان زیاتر بێتن و بینەری زیاتریان لە لای خەڵک هەبێتن و لە دوایین بەشدار بوومان ئەویش خات و یارجانە یارجان دەڵێن گەورەترین فێڵی لە بینەرەکانی خۆیان کردووە وەروەها ئەویش یەکێک لەو خاتونە فێڵوازانە دەستنیشان کراوە و هەم مۆدێل بینەرەکانی بۆ مەرامی خۆی بەکاردێنێت هەمومان بینیمان خاتویارجان بووە باڵاپۆش و دوورکەوتۆ لە کاری سۆشیال میدیایی و زۆر بەکەمی دەمانبینی تەنها ڕکلامی بۆ ئەو شوێنانە دەکرد کە جلوبەرگی باڵاپۆشیان دەفرۆشت و تەنها ئەو شتانەی کە لە ڕووی دنیۆ نێزیکن ڕکلامی بۆ ئەو شتانە دەکرد و خاتویارجان باسی لەوە کرد ئەو کارم بە زۆر پێکراوە هەموو خەڵکی لایەن سێر بوو ئایا سەرپۆش و حیجابکردن ترسی ئەوەی دەوێتن کە یەکێک تەهدیدت بکە یاخود بە زۆر پێت بکە ئەمە شتێک کە ڕەزامەندی خۆیتی وەروە باسییان لەوە دەکرد پەیوەندی خۆشەویستی لەگەڵ کەسێکی ئیسلامیدا هەبووە بۆیە لەبەر خاتری ئەو سەرپۆشی لەبەر کردو نەک بەدڵی خۆی ئەگەر بەدڵی خۆی ئەو شتانەی لەسەر بکردوایە و وە خۆشەویستەکەی ڕێگای لێ نەگردوایە ئەوە هەرگیز نەدەبووە باڵا پۆش بۆیە باز لەوە دەکەن ئەوە ڕوویەکی تر و ڕوویەکەی تریشی ئەوەیە بۆ ئەوەی زیاتر خەڵک بۆ خۆی سەرقال بکاتن و وە بینەری خۆی زیاد بکاتن و ڕکلامی چاوری بۆ بێتن هەر کاتش زانی کە مۆدی ئەوەی نەماوە ڕاستەوخۆ دەستی کرد بە کار و چالاکەکانی کۆنی و وەجل و بەرگەکانی خۆی بە هەمان شێوەی پێشووتر لێ کردەوە ئایا تۆی وەکو بینەرێک ئەو کەسایەتیانەوە چەندین کەسایەتی تر وەکو فێڵێک بەرامبەر بینەرەکانیان بەکاردێن بۆ ئەوی بینەری زیاتر کۆبکەنەوە یاخود ئەمە شتێکە سروشتیە و بەبێ ویستی خۆیان ئەم شتانە ڕوودەدا. زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیددیۆکان و پێتان خۆش ئەمجار لەسەر کەسایەتیشتری بەناوبانجی کوردستان یاخود جیهانی ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەرەوەها لایک و کۆمنت و شێریشتان لەبێ نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەم و کۆنزا گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەرە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی نوێترین بابەتەکانمان لەوێ ببین و کار و چالاکی ڕۆژانەشمان بە هەمان شێوە ببین بۆ پەیوەندیکردنیش هەر لە ڕێگای سناپچاتەکەمان و ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک لەگەڵتانین لا کلیل میدیا.